نەوشیروان مستەفا ئەمین بەدەم ڕێگاوە گوڵچنین کتێبی کورد و عەجەم پێشەکی ساڵی 1979 حیزبی دیموکراتی کوردستانی ئێران کۆبوونەوەیەکی جەماوەری گەورەی لە نەغەدا ساز کرد. کۆبوونەوەکە بوو بە شەڕی کورد و ئازەری. ڕێکخراوە کوردیەکان و لقەکانی ڕێکخراوە ئێرانیەکان لە کوردستاندا هەر یەکەیان بە جۆرێ لەسەر ئەو شەڕە دوان. حکوومەتی ئەوسای ئێرانیش بە جۆرێکی جیاواز لەوان لە دەستگاکانی ڕاگەیاندنی خۆیەوە لێکیدایەوە. پێشتر بیستبووم و خوێندبوومەوە برادۆست و موکری و بڵباس و مانگوڕ و مامەش و زەرزا و شکاک و جەلالی چۆن سەرکوت کرابوون و ڕاپەڕینی 1880 چۆن پێش ئەوەی هێزەکانی دەوڵەت بێنە سەری تووشی بەرەنگاری سەختی دانیشتوانی عەجەم بوو. سمکۆش دووچاری هەمان گیر و گرفت بوو. لە سەردەمی جمهوریەتی مەهابادیشدا کێشەی دیاریکردنی سنوور و جۆری ڕەفتار لەگەڵ کەمایەتی کورد و ئازەری ناو هەردوو حکوومەت بوو بەهۆی گرژی پەیوەندیەکانیان و گلەی ڕووز لە سەرکردەکانی کورد. ڕووداوەکەی نەغەدا سەر لە نوێ ئەوانی لا زیندوو کردمەوە. بۆ من هۆی لە خۆپرسین بوو بۆچی هەر چەندەکانێکی کوردی لە سەروی ڕۆژئاوای ئێراندا دەست پێ دەکا بەر لەوەی دەوڵەت هێزی سەرکوتکردن و دامرکاردنەوەی بنێرێتە سەر لەگەڵ ئازەریەکان تووشی شەڕی خوێناوی ئەبێ. لەو ساوە کەوتمە پیاچوونەوەی مێژووی سەر لەبەری ئێران. سەرچاوی زۆرم پەیدا کرد و کەرەستەی زۆرم خڕکردەوە. لەبەر ئەوەی ئەم جاریان بۆ دۆزینەوەی وەڵامی پرسیارێکی دیاریکراو ئەگەڕام گەلێ بابەتی نوێم بۆ هاتە پێشەوە. نەمتوانی هۆی ناکۆچی عەجەم لەگەڵ کورد بدۆزمەوە. بەڵام بەپی تێگەیشتنی خۆم جێڕانەوەی مێژووی چەند قەرنی ڕابردووی پەیوەندی ئەم دوونەتەوەیە ئەتوانێ یارمەتی دەربێ بۆ جۆرێ لە لێکدانەوەی هۆکانی ئەو ناکۆچیە. ناوی خۆم لێهێنا کەوتمە کۆکردنەوە و خوێندنەوەی سەرچاوە. چۆن ئەڵێن قسە ڕائەکێشێ سەرچاوەش سەرچاوی ڕائەکێشە. کەرەستەی زۆرم لا کۆبووە کەوتمە سەر بیری نووسینی بابەتێکی لێکۆڵینەوەی. بابەتەکەم لە لاگەڵاڵە بوو. چوارچێوەی لێکۆڵینەوەکەم دیاری کرد. دەستم کرد بە نووسین. ڕەژنووسی هەموو باسەکانم تەواو کرد. هەندێکیانم پاگنووس کرد. فریان نەکەوتم پاگنووسی هەمویان تەواو بکەم. لەیەکێ لەو کارە ساتانەی ڕۆژانە لە کورد ئەقەومێن زۆری کەرەستەکانم تیاچوون. ئەوەی دەرباز بوو سەر لە نوێ ساڵ و نیوێ مەشغوڵی بووم تا ئەمەی لێ پەیدا بوو. ئەم باسەوەکو بەتەما بووم ئەبوو 9 بەش بێ. 6 بەشی ئەوانن کە ئێستا هەن سیانیان فەوتاون. لە نێوانی بەشی دووەم و سێهەمدا ئەبوو 2 بەشی تر هەبن. بەشی سێهەم دەربارەی لۆڕ. لەوێدا جگەلەوەی مێژووی لۆڕ تاوتوێ کرابوو باسەکە بەهۆی جیابوونەوەی لۆڕی لە نەتەوەی کورد ئەکۆڵێتەوە. بەشی چوارەم جێڕانەوەی مێژووی دامەزران و جێگیربوون و لە ناوچوونی ئەمارەتی ئەردەڵام بوو. دوایین بەشی واتە ئەو بەشی ئەبوو بکەوێتە دوای باسەکەی سمکۆوە باسی حکوومەتی مەهاباد بوو. جگە لە سەرچاوەکانی بێگانە پشت ئەستور بوو بە بەڵگە و باری سەرنجی کوردی لەوانە بە ڕۆژنامەی کوردستان و بڵاوکراوەکانی ئەو سەردەمەی مەهاباد. جگە لەم ناتەواویە خۆشم ئەزانم هەندێکەم و کوڕی دیاریتری تێدایە. ویستم ساڵە جیاوازەکانی میلادی، هیجری قەمەری، هیجری شەمسی و شاهنشاهی کە لە ئێران بەکار ئەهێنرێن هەمویان وەک یەک لێ بکەم. لەبەرەوەی سەرچاوەیەکی باوەڕپێکراوم دەست نەکەوت کەڵکی لێ وەربگرم بۆ گۆڕینیان بە ناچاری وە خۆی وازم لێهێنان. لە پاشکۆی کتێبەکەدا ئەبوو بیبلۆگرافی هەموو سەرچاوەکانی تێدا بێ. بەڵام نەم پەرژا تەواوی بکەم. هەر کەسێ بتوانێت یارمەتیەکم بدا بۆ ڕاستکردنەوەی هەڵەیەکی تێی کەوتوم یا بۆ پڕکردنەوەی کەموکوڕەکانی زۆرم پێخۆش ئەبێ و لە پێشەوە سوپاسیەکەم. خوایار بێ و عمر باقی بێ و هەلێکی لەبارم بۆ هەڵبکەوێ هەوڵێکی تر ئەدەم باسەکەم وەکو بەتەما بووم تەواو بکەم و ئەوەندەی لە توانای مندا بێ کەموکوڕەکانی نەهێڵم. بۆ نووسینی ئەم باسە کەڵکم لە زۆر سەرچاوی فارسی، عەرەبی، کوردی، ئینگلیزی و لە یارمەتی و کار ئاسانکردن و ئامۆژگاری و بیرروبۆچوونی زۆر لە هاوڕەکانم وەرگرتووە. جارێ ناکرێ ناویان بێنم بەڵام هەمیشە چاکە و پیاوەتیانم لە بیرە. هیوادارم ڕەنجەکەم بە فیڕۆ نەچوو بێ. توانی بێتم گۆشەیەکی مێژووی گەلەکەم ڕوون کرد بێتەوە و خزمەتێکی میلەتەکەمم کرد بێ. نەوشیروان مستەفا ئەمین. جیۆپۆلۆتیک و چارەنووسی کورد عەجەم لە کوردستاندا. هەڵکەوتی جوگرافی کوردستان. ئەگەر فاکتەری جیۆپۆلۆتیک دەورێکی کاریگەر یا کەمی لە بڕیاردانی چارەنووسی گەلاندا نەبێ ئەوا لێکۆڵینەوەی مێژووی کۆن و نوێی نەتەوەی کورد بە ئاشکرادەری ئەخا کە هەڵکەوتی جوگرافی شوێنی ژیانی کورد لەسەر ئەرز دەوری بڕیاردەری هەبووە لە دیاریکردنی چارەنووسی ڕابردوو ئێستایدا.
ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە لە لای خواریەوە خەلیج و ئۆقیانوسی هیند و لە لای ڕۆژئاوایەوە دەریای سپی ناوەڕاست و لە لای سەرویەوە دەریای ڕەشا سێ قارە گەورە دێرینە ئاوادانەکەی دنیا ئەوروپا، ئاسیا و ئەفریقا بەیەکەوە ئەبەستێ. شارڕێگە جەنگی و بازرگانیەکانی ئەم سێ ناوەندەی پێدا تێپەڕێ. شوێنی ژیانی کورد واتە کوردستان کەوتوبووە ناوجەرگەی ئەم ناوچەیەوە کە بە درێژایی مێژووی مرۆڤایەتی لە هەر قۆناغێکدا بە جۆرێک گرنگیەکی دنیایی هەبووە. لەو سەردەمەدا کە ئیمپراتۆری ئێران لە ڕۆژهەڵات و ئیمپراتۆریەکانی یۆنان و ڕۆمان لە ڕۆژئاوا دوو ناوەندی زلهێزەکانی دنیا لە ململانەی فراوانخوازی و پەلاویشتندا بوون، هەندێک لە لەشکرکێشیە گەورەکانیان بەناو شوێنی ژیانی ئێلەکانی کووردا ڕائەبورد و هەندێک لە شەڕا قورسە خوێناویەکانیشیان لەسەر ئەرزی کوردستان ئەقەوما. تێگەڵچوونی گوگامل 330 پێش زاین کە بە سەرکەوتنی ئەسکەندەری یۆنانی و تێشکانی یەکجاری داریوشی ئێرانی تەواو بوو، کۆتایی بە دەسەڵاتی ئیمپراتۆری هەخامنشی ئێران هێنا و بوو بە سەرەتای دامەزرانی دەسەڵاتی چەند قەرنی یۆنانەکان لە ناوچەکەدا لە دەشتی هەولێر قەوما. دوایتر کە سەر لە نوێ ئیمپراتۆریەتی ساسانی دامەزرا، پایتەختەکەی خۆی لە تەیسفۆنی نزیک شاری بەغداد بینا کرد. ئەوەی کردە بنکەی هەموو لەشکرکێشیەکانی بە هەر چوار لای خۆیدا بۆ سەر ئەرمەنستان، یۆنان، ڕۆمان، سەروی ئەفریقا. لەشکرکێشیەکانی بەناو ئەرزی کووردا ڕابرد. ساسانیەکان بە پەیڕەوی لە نەریتی دێرینەی حکومڕانی هەخامنشیەکان لە هەر لایەکی سنوورەکانیدا جۆرێک لە سربەخۆیی بۆ گەلە خۆجیەکانی ئەو ناوچانە سەلمان دەبوو. گەورەکانیان نازناوی شایان ئەدرایە. هەر یەکێ لەو شاهانەیش لە مەڵبەندەکەی خۆیدا بە هێزەکانی گەلەکەی خۆی ئەبوو سنوورەکانی ئیمپراتۆری لە هێرشی بێگانە بپارێزێ. ئیمپراتۆر خۆشی شاهنشاه شاهی شاهەکان بوو. ئەم جۆرە ڕێخستنە ئەگەرچی چاکەی زۆری هەبوو، بەڵام تۆوی لاوازکردنی دەوڵەتەکەشی تێدا بوو. بگرەیەکێ بوو لە هۆکانی ڕوخانی و بەرگەنەگرتنی لە بەرامبەر هێرشی بە پرتاوی عەرەبدا. سەرهەڵدانی داوەتی دینی ئیسلامی لە نێو جەزیرەی عەرەبیەوە و هەوڵدانی بۆ پەرەپێدان و بڵاوکردنەوەی لە دەرەوەی سەرزەمینی خۆیان ئەبوو بەهۆی پێکادان لەگەڵ دوو هێزە گەورەکەی ئەو سەردەما، یەکیشان ئیمپراتۆری ساسانی و ئەویتریان ئیمپراتۆری بیزانتی، لە پاش تێگەڵچوونی سەختی هەردوو سوپای گەورەی عەرەبی ئێرانی لە قادسیە 635 زاین 15 کۆچی لەسەر ڕووباری فرات، هەموو شەڕە سەختەکانی تری ئەم دوو هێزە لە جەلەولا 636 زاین 16 کۆچی، حەلەوان 640 زاین 20 کۆچی و دوایین تێگەڵچوونی بڕیاردەریش لە نەهاوەند 642 زاین 22 کۆچی کە ناوی فەتح الفتوحی لێنرا و ئیتر بە یەکجاری کۆتایی بەدەسەڵاتی دەوڵەتی ساسانی ئێران هێنا و بوو بە سەرەتای دامەزرانی ئیمپراتۆری فراوانی عەرەبی ئیسلامی لە سەرانسەری ناوچەکانی خواروی ڕۆژئاوای ئاسیادا، هەمووی لەسەر ئەرزی کوردستان قەومان. ئێران ئیتر ناوەندێکی سیاسی و جەنگی خورت و یەکگرتووی تێدا نەما لە هێرشی هێزەکانی بێگانە بیپارێزێ. لە ئەنجامی ئەو شەڕ و ڕووداوانەشدا چەندین ئێلی گەورەی کورد لە ژێر گوشاری هێرشی عەرەبدا پەرەوازەی شوێنە دوورەکانی ناوەوەی ئێران بوون. پایتەختی دەوڵەتی تازە دامەزراوی عەرەبی ئیسلامی لە مەککە بوو. مەککەش بەهۆی هەڵکەوتی جوگرافیەوە لە ناوەڕاستی بیابانی جزیرەی عەرەبیدا نەی ئەتوانی ببێتە ناوەندی بەڕێوەبردن و سەرپەرشتی هەموو ئەو سەرزەمینە فراوانەی هێزەکانی عەرەب لە ماوەیەکی کووردا بەشەڕ هێنابوویانە ژێر باری فەرمانبەریەوە. هەر لە سەرەتاوە بۆ سەرکردایەتی درێژە پێدانی لەشکرکێشەکانی سوپای عەرەب بۆ سەر کوردستان و ئێران و ئەرمەنستان و چەسپاندنی دەسەڵاتی ئیسلام لە خواروی میزۆپۆتامیا، ئەرزی دوو چۆمان، ئەرزڵڕافیدیندا چەند شارێکیان دامەزران، وەکو بەسڕا 638 زاین، کوفە 639 زاین، واسید 702 زاین. ئەم شارە نوێیانە بوونە شوێنی جێگیربوونی هەندێک لە قەبیلە عەرەبە هاتووکان و بارەگای سازدان و ڕێخستن و سەرکردایەتی هێزەکانی عەرەبی ئیسلام بۆ فراوانکردنی قەڵەمڕەوی دەوڵەتی نوێ و چەسپاندنی تەواوی دەسەڵاتی دینی، سیاسی، جەنگی خۆیان لە وڵاتە فەتحکراوەکاندا. کوردستان لە لای خواریەوە لەو ساوە ئیتر کەوتە ژێرگوشاری بەردەوامی عەرەبەوە. قەبیلەکانی عەرەب پاڵیان بە ئێلەکانی کوردەوە ئەنا بەرەو ژوور بۆ ناو شوێنە سەختە شاخاویەکان هەڵبکشێن، خۆیان لە شوێنەکانی ئەواندا جێگیرە بوون. پایتەختی ئیسلام ماوەیەکی درێژ لە مەککە نەمایەوە. لە پاش شەڕێکی ناوخۆ ئەمەویەکان کۆتاییان بە دەسەڵاتی خەلیفەکانی سەدری ئیسلام هێنا 612 زاین 661 زاین. زنجیرەی ئیمپراتۆری خەلافەتی عەرەبی ئەمەویان لە شام دامەزران 661 زاین 750 زاین 40 کۆچی 132 کۆچی. دەسەڵاتی ئەوانی زۆری نەخایەند لەلایەن بنەماڵی عەباسیەوە بە هاوکاری گەلانی ناعەرەبی ئێرانی لە شەڕێکی سەختدا لەسەر ئاوی زەی بادینان
750 زاین 132 کۆچی لە خواروی موسڵدا لە ناوبران. ئیمبراتۆری خەلافەتی عەباسی دامەزرا 750,258 زاین. پایتەختی دەوڵەتەکەی لە شامەوە جۆزایەوە بەغداد بۆ نزیک کەلاوەکانی تێیسفونی پایتەختی ساسانی 762 زاین کە باو باپیرانی خۆیان سەدەیەک لەوە بە ڕوخان دەبیان. هێنانی پایتەختی خەلافەتی عەرەبی ئیسلامی بۆ بەغداد واتە ڕاستەوخۆ بۆ لای خواروی شوێنی دێرینەی ژیانی کورد بەکردەوە کوردی خستە ژێرتینی گوشاری ڕوبەڕوو بەردەوامی عەرەب و تعریبەوە، چونکە هیچ نەتەوە و دەوڵەتێکی تریان لە بەینانە بوو. هەم خۆی و هەم نیشتیمانەکەی بوونە لەمپەرێکی مرۆیی و ئەرزی لە نێوان قەبیلەکانی عەرەب لەلایەک و گەلانی فارس و ئەرمەنی و بیزانتی لەلایەکی ترەوە. لافاوی بەخوڕی تعریب کە لە ماوەیەشی کووردە خواروی ئەرزی میزۆپۆتامیا ڕۆژئاوای ڕووبارەکانی فڕات و دیترا هەموو سەرزەمینی شام، سەروی ئەفریقا، تەنانەت گەیشتە ئەندەلوس لە ئیسپانیا کەچی لە بناری چیاکانی زاگرۆزدا واتە لە سەرسنوودی شوێنی ژیانی کورد نەیتوانی زیاتر تەشەنە بکات و بتەنێتەوە بگرە ئیتر لەوێدا ڕاوەستا. هروژمی تورک بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست. زاناکان مرۆڤایەتی دابەش دەکەن بەسەر چەند ڕەسەنی سەرەکیدا، هەر ڕەسەنەش بەسەر چەند ڕەگەز و لقوپۆپی گەورە و بچووکدا. یەکێ لەم ڕەسەنانە بە ئۆڕال و ئالتایی ناوەبرێ، چونکە لە ناوچەکانی ئۆڕالەوە تا مەڵبەندەکانی ئالتایان گرتوێتەوە. تورک و مەغۆل ئەبێ دوو ڕەگەزی گەوری ئەم ڕەسەنە بن کە لە ناوچەکانی ئاسیای ژووردا ئەژیان. سەبارەت بە هاتنی تورک بۆ مەڵبەندەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست چەندین تیۆری جیاوازەیە، بەڵام هەمویان لەوەدا یەک ئەگرنەوە کەی هاتوونەتە ناوچەکەوە. زانای ئێرانی سەعیدی نەفیسی لە یەکێ لە توێژینەوەکانی خۆی دانووسیوێتی لە دەوروبەری سەرەتای قەرنی پێنجەمی زاینیدا ئێران لە دوولاوە لەگەڵ دوو ڕەگەزی بێگانە ڕوبەڕوو بووە. ئەوانەیان کە لە سنوورەکانی سەروی ڕۆژهەڵاتی ئێرانەوە دەرکەوتون، ئێرانیەکان پیان وتون هەفتال و عەرەبیش پیان وتون هیتل و هیاتلە و لەباری سەرنجی مێژوونووسانی ئەمڕۆوە بێگومان لە ڕەگەزی تورک بوون. ئەوانەشیان کە لە سنوورەکانی سەروی ڕۆژئاواوە لە پشتی کێوەکانی قافقاسەوە دەرکەوتون، ئێرانیەکان هەمیشە بەوانیان وتووە خەزەر. ئەوانەش بەپی لێکۆڵینەوەکانی ئەم سەردەما بێگومان لە تورکەکانی ئەمڕۆ بوون. لەو زەمانەدا تورک لە سێ لای دەریای خەزەردا لە لاکانی ڕۆژهەڵات و ژوور و ڕۆژئاوادا ژیان و بەسەر چەندین ئێل و هۆزدا دابەژە بوون. ئەوی لە مێژوو ئەدەبیاتی ئێمەدا مەبەستی هی ئێرانە، لە هەمویان زیاتر ناوی براوە بریتی بوون لە تورکی یەغما، خەلق یا خرلەخ، خوس، خەرخیس، قەرقیس، باشقۆرت، قەزاق، قەرەقاڵباق، سەلجوق، تورکمان، کەلموک، فارغلی، تەغزغۆز، برتاس، قەرلەغ لە ژووری ڕۆژهەڵاتی ئێران و قەرەپاپاخ، چیماک، بیجناک، سالور، بەیاندور، ئەفشار، بێکدلی، برزخان، بەیاد، خەزار لە ژووری ڕۆژئاوای ئێران. هەروەها سێ ئێلی گەورەی تریژە بوون بە ناوی بولغار، قەپچاق و تاتار کە لە سەردەمێکدا لە گشت کەنارەکانی دەریای خەزەردا نیشتەجێ بوون. بەڵام هەندێک ئێلی تر لە ڕۆژهەڵاتەوە بە شوێنەیە تەنجیان پێ هەڵچنیون و تەنیا لای ڕۆژئاوای دەریاکەیان بۆ هێشتنەوە. مەغۆل لە کۆتایی قەرنی شەشەمی کۆچی و قەرنی سیانزامی زاینیدا واتە نزیکەی 900 ساڵ لە دوای تورک لە مێژوودا دەرکەوتن. بەڵام لەبەر ئەوەی خزمەتی نزیکیان لەگەڵ تورک هەبووە، لەو زەمانەوە بە زۆری ویان زانیوە تورک و مەغۆل لە یەک ڕەگەزن. نەفیسی لە درێژەپێدانی لێکۆڵینەوەکانی خۆیدا سەبارەت بە هاتنی ئێلەکانی تورک بۆ ئێران نووسیوێتی لە قەرنی چوارەمی کۆچیدا یەکێ لە ئێلە گەورەکانی تورک کە لە لێوارەکانی جێحوندا ئەژیا بە شوێنەی بەرەو خوار بووەوە. سەرەتا خوارەزم و دوایتر مەڵبەندی گورگانیشی گرت. کەمکەم دانیشتوانی خۆجێی کۆنی ئەوی دەرکرد. ئەم ئێلە گەورەیە ئەبوو بە دوو هۆزی بچووکترەوە، خۆز و تەخزخۆز. ئەوانیان کە هاتنە ئێرانەوە ناویان تورکمان بوو. لەناو ئەوانیشدا تیرێکیان لە نەوەکانی سەلجۆق بە ناوی سەلجۆقیەکانەوە لە ئێران و سەرزەمینێکی فراوانی وڵاتی ئیسلامیدا پادشاییان دامەزران. تورکمانەکان هەر لەو دەمەوە کە هاتنە ئەو ناوچانە لەوێمانەوە، ئەوە تا بەشێکیان لە جمهوریەتی تورکمانستانی سۆڤێتیدان و بەشەکەی تریشیان تورکمانەکانی مەڵبەندی گورگانن. لەو زەمانەوە کە تورک لە ڕۆژهەڵات و ڕۆژئاوای دەریای خەزەرەوە سەریان هەڵدا، ئێلەکانی تورک بوون بە دوو لقی سەرەکی، تورکی ڕۆژهەڵاتی و تورکی ڕۆژئاوایی. زمانەکانی تورکی ئەم سەردەمەش بە تورکی ڕۆژهەڵاتی و تورکی ڕۆژئاوایی دابەژە بن. تورکانی ڕۆژهەڵاتی وەکو پێشتر وترا چەندین سەدە بوو لە سەروی کێوەکانی قافقازدا ئەژیان و زنجیرە چیا بەرز و سەختەکانی ئەو سەرزەمینە ڕێی لێگرتبوون پەلاماری ئێران بدەن.
تەنانەت پادشایانی ساسانی بەم کۆسپە گەورە و سروشتێشدا نەکەوتبوون. دیوارێکی زۆر ئەستوری وەکو دیواری چینیان لە بەرامبەر ئەوانەدا دروست کرد بوو، هەروەکو دیوارێکیشیان لە بەرامبەر تورکانی ڕۆژهەڵاتیدا بیناکرد بوو. ناسراوترینی ئێلەکانی تورکی ڕۆژئاوایی ئێلەکانی خەزەر، بۆلغار، قەپچاق بوون و هەندێک لە هۆزەکانی ئەمانە کە دوایتر هاتنە ئێران بەیات و ئەفشار و بەیاندور و سالور بوون. بە جۆرەی هەندێک بەڵگە ئەبێ ئێلی قاجاریش هەر لە ڕیزی ئەمانەدا بژمێرێ. تا سەردەمی عەباسیەکان هەواڵ و دەنگ و باسی تورک یا هیچ گەلێکی تر کە بەڕەچەڵک بچێتە سەر ڕەگەزی ئۆرال ئالتایی وەکو گەلێکی دانیشتووی ناوچەکە یا هێزێکی کاریگەر لە ڕووداوەکانی ناوچەکەدا بە تایبەتی ناوچەکانی ژیانی کوردان نییە. نووسەرێکی تری ئێرانی لە زمانی زولالیان مێژوونووسی سۆڤێتیەوە ئەنووسێ ئێلە ڕەوەندەکانی تورک کە ناویان خۆز یا ئۆخۆز بوو لە ڕۆژگاری کۆنەوە لە لێوارەکانی سەیحون و بینی ئەوێ و گۆمی ئاراڵ و دەریای خەزەردا ژیان. لە نیوەی دووەمی سەدەی دەهەمی زاینیدا خوزەکان لەگەڵ ئێلە کۆچەرەکانی تری ئاسیای ناوەڕاستدا یەکیان گرت و دەوڵەتێکیان دامەزراند. لەم یەکگرتنەدا خوزانی سەلجوقی لە هەمویان گرنگتر بوون. ناوی سەلجوقیان لە هۆزی چینین ئۆخوزەوە لە خۆیان نا. لە نیوەی دووەمی سەدەی دەهەمی زاینیدا خوز ئیسلام بوون. لەبەر ئەوەی خوزەکان لە وەرگای تەواویان نەبوو بۆیە کەوتنە دەستدرێژی بۆ سەرزەمینی دراوسەکانیان بە تایبەتی ئەو شوێنانەی لە وەرگایان هەبوو. پاش لە ناوچوونی سامانیەکان تورکانی خوز بوون بە هێزی دەسەڵاتداری ناوچەکە و شەپۆل لە دوای شەپۆل ڕویان کردە مەڵبەندەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تایبەتی خۆراسان، ئازەربایجان، ئەرمەنستان، کوردستان، خاچی عەرەب و ئاسیای بچوو. عەباسیەکان خۆیان بە یارمەتی گەلانی نەعەرەب ئەمەوەکانیان شکان و خەلافەتی عەباسیان دامەزراند. بۆ پارێزگاری پایتەخت و دەسەڵاتی خۆیان و سەرزەمینی فراوانی قەڵەمڕەوی دەوڵەتەکەشیان ئەبوو پێش بەهێزی بەکرێگیراوی گەلانی نەعەرەب ببەستن. خەلیفەکانی عەباسی هەر لە سەرەتای دامەزرانی دەوڵەتەکەیانەوە لەشکرەکانی خۆیان بە زۆری لە خەڵکی گەیلان و دەیلەم پێگەهێنا. لە قۆناغێکی ژیانی خەلافەتی عەباسیدا دەسەڵاتی دەیلەمیەکان گەیشتووە ڕادەیەک خەلیفە دەسەڵاتی دنیایی سیاسی و جەنگی لەدەستدا بوو، بەتەنیا پای دینی مابوو. سەرکردەکانی سوپا کە نە لە بنەماڵەی عەباسی و نە لە ڕەسەنی عەرەب بوون نازناوی شاهنشاه و ئەمیرالئومەرایان بە خۆیان ئەدا. دەیلەمیەکان بوونە مەترسیەکی ڕاستەقینە بۆ سەر دەستگای خەلافەت. لەوانە بوو ئەوان لە جێگەی خەلیفەکانی عەباسی دەوڵەتی تایبەتی خۆیان دابمەزرێنن، نەخوازە گەلەکانی دەیلەم و گەیلان و مازندەرانیان لەپش بوو کە سەرچاوەیەکی دەوڵەمەنی هێزی مرۆیی سوپاکانیان بوون. خەلیفەکانی عەباسی نەیان ئەتوانی ئەو بۆشاییە سوپاییە هەروەکو سەردەمی سەدری ئیسلامی و بەنی ئومەیە بە جەنگاوەرانی خاوەن باوەڕ و ئازای قەبیلەکانی عەرەب پڕ بکەنەوە، ئەبوو پەنا هەر بۆ جەنگاوەرانی بەکرێگیراوی نەعەرەب ببەن. هەشتەمین خەلیفەی عەباسی مۆعتەسەم بیللا 218-227 کۆچی کوڕی هارون الڕەشید کە دایکی کەنیزەکێکی تورک بوو 8,000 و بە گوتەیەکی تر 18,000 تورکی کڕی، سوپایەکی پۆشتە و پڕچەکی بۆ بەهێزکردنی پایەکانی دەسەڵاتی خۆی لە بەرامبەر هێزەکانی دەیلەم و نێارەکانی تریدا لێپێگەنان. هەر لەبەر ئەوان پایتەختی خۆی لە بەغدادەوە گوێزایەوە شارێکی نوێ بە ناوی سامەڕا. بەمەژڕێ بە فراوانی لە بەردەمی هوروژمی ئێلەکانی تورکدا کرایەوە بۆ ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. تورک لەو ساوە ئیتر بوون بە یەکێ لە هێزە گرنگە بڕیاردەرەکانی ناوچەکە. نەفیسی لە لێکۆڕینەوەکەیدا ئەنووسێ لەو دیوچێوەکانی قافقاسەوە لە سنوورەکانی سەرووی خۆرئاوای ئێراندا ئێلی جیاجیا لە ڕەگەزی تورک دانیشتە بوون. لە ساڵی 690 کۆچیدا مەغۆلەکان لە هەمان ڕێگەی قافقاسەوە هێرشیان کردە سەر رووسیای ئەمڕۆ و خاچی سلاڤەکان و تا ساڵی 702 زاین هەموو رووسیان لەژێر دەستدا بوو. دوایتریش تا 866 زاین هێشتا بەشێکی ئەم وڵاتیان هەر لەژێر دەستدا بوو. لە سەرەتای قەرنی هەشتەمی کۆچیەوە کە سلاڤەکان کەمکەم کەوتنە دەرکردنی مەغۆلەکان بە هەر چوار لای خۆیاندا واتە بەلای سەرو و ڕۆژهەڵات و خوار و ڕۆژئاوا، بەڵام زۆرتر لای خواروی قەڵەمڕەوەکەی خۆیان فراوان ئەکرد و ئەو شوێنانی دراوسیان بوون و بەدەست گەلانی ترەوە بوون لە دەستیان دەرئەهێنان و ئەوانیان بۆ ئەولاتر دەرەکرد. لەو گەلانی کە سلاڤەکان لە شوێنەکانی خۆیان دەریان کردوون و ئەرزەکەیان داگیرکردن هەمان تورکی ڕۆژئاوایی بوون کە دوو ڕێزیاتریان لە بەردەمدانە بوو، یا ئەبوو لە چیاکانی قافقاز بپەڕنەوە بەرەو خوار بڕۆن واتە پەنا ببەن بۆ سەرووی ڕۆژئاوای ئێرانی ئەو سەردەما، یان ئەبوو لە لێوارەکانی دەریای ڕەشدا بڵاو ببنەوە وەهاشیان کرد. بۆ هۆیەوە لەو زەمانەوە تورک لە تورکیای ئەمڕۆ و لە نیوە جزیرەی باڵکان و لە نیوە جزیرەی کریمە و لە سەرو و خواروی ڕووباری ئارازدا دەرکەوتن. ئەو بنەماڵانەی تورک لەم مەڵبەندانەدا پادشاییان دامەزران هەمویان لە دوای ئەو ڕۆژە پەیدا بوون. بنەماڵەی کرمیان لە کوتاهیە لە 690دا
بنەماڵەی حەمید ئۆغڵو لە ئەناتۆلی لە 600دا، بنەماڵەی تکە ئۆغڵو ئەنتالیا دوای 600، بنەماڵەی منشا ئۆغلەری لە ناوچەیەکی تری ئەناتۆلیدا دوای 600، بنەماڵەی زولقەدر ئۆغلری لە ئەلبوستان و مەرعەژ لە 640دا، بنەماڵەی ئالی عوسمان لە 690دا، بنەماڵەی گرای لە کریمە لە 823دا، خانەکانی غازان لە 849دا، خانەکانی قاسمۆڤ لە 856دا، جەلایریان لە ئێران و عێراق لە 636دا، جوپانیان لە ئازەربایجان لە 608دا، تغا تەیموریان لە مازندەران لە 637دا، قەرەقۆینلۆ لە ئازەربایجان لە 608دا، ئاقۆینلۆ لە ئازەربایجان لە 608دا. مێژونووسی کورد ئەمین زەکی لە ژێر سەرناوی کورد لە دەوری فتوحاتی تورکدا نووسیویەتی ئۆخوزەکان کە پێشڕەوی سەلجوقیەکان بوون کە لە ڕێی هەستان ڕویان کردە وڵاتانی غەرب 420 هیجری و 1029 میلادی، یەکێ لە قۆماندانەکانی خەزنەوی کە ناوی تاشفراش بوو لەگەڵ 3000 سوارێک کە بەشێکی کورد بوون ڕێگەی پێگرتن و شەڕیان بوو. تەسادوف گەورەی کوردەکان کەوتە دەست ئۆغۆز، بە زۆر کاغەزێکیان بۆ کوردەکان پێنووسی تا دەست لە شەڕ هەڵگرن، بەم تەرحە غەلەبەیان سەند و پێشکەوتن. لە ساڵی 429دا ئۆغۆزەکان گەیشتنە دەوری مەراغا، شاری مەراغیان وێران و تاڵان کرد و زۆریان لە خەڵکەکەی کوشت و لە دواییدا هەڵیان کوتایە سەر عەشیرەتی هازبەنی و کوشتارێکی زۆریان لێکردن. لە دواییدا عێلەکانی کوردی ئەو ناوە لەگەڵ حاکمی ئازەربایجاندا ئیتیفاقیان کرد و مقابلەیەکی بە شیدەتیان نواند و بە هەر حاڵێک بوو ئۆخوزەکانیان گەڕاندەوە. تاقمێکی تریان تا ئەرمەنیە چوو بوون، لەوێدا قەتڵ و تاڵانێکی زۆریان کرد و گەڕانە دواوە و هاتنە دەوری ورمێ و سەر خێڵاتی عێلی ئەبولهەلیجای هازبەنی. ئەم کوردانە بە تەبیعەت شەڕێکی قورسیان لەگەڵ کردن، بەڵام زۆری ئۆخوزەکان لە نەتیجەدا شپرزەی کردن و بڵاوبوونەوە. لە ساڵی 420 هیجریدا حکوومەتی ڕۆدایی کوردی لە تەورێزدا تەشەکولی کرد. موەسیسی ئەم حکوومەتە واسوزانی کوڕی مامەلانە تا ساڵی 426 دەوامی کرد. حکوومەتی دیسم پێشڕەوی ئەم حکوومەتەیە. لە ساڵی 421 هیجریدا حکوومەتی شوانکارەی کورد لە وڵاتی فارس دامەزرا و بە هەر نەوعێ بوو تا 756 دەوامی کرد. لە 432 هیجریدا مزەفەری واسوزانی کوڕی مامەلان لە دوای ئەمە کە هەموو ڕوئەسای ئۆغۆزی بەفێڵ گر کردەوە هەمویانی قۆڵبەس کرد و هجومی کردە سەر لەشکرەکەیان و زۆری لێکوشتن، بەڵام قۆڵی ورمیان لەمە ڕزگاری بوو. ڕووی کردە وڵاتی حەکاری کە لە تەوابیعی مووسڵ بوو، تاڵانێکی زۆریان کرد و لە وەختێکا کە لە بینی چیاکاندا گیرۆدەما بوون کوردی ئەو ناوە لە هەموو لایەکەوە دەوریاندان و 1500 کەسێکیان لێکوشتن و دیلێکی زۆریشیان لێگرتن و تاڵانێکی باشیان دەستکەوت. لە ناو دیلەکانە 7 ئەمیری ئۆغۆزیش هەبوو. لە نزیکبوونەوەی ئۆردوی تۆغڕولبەکدا ئۆغۆزەکان لە ترسا بە تالوکە پێشکەوتن. قۆڵێکی کە لە ژێر قۆماندەی مەنسوور ناو ئەمیرێکدا بوو بەسەر زۆزاندا ڕووی کردە جەزیرەی ئیبن عومەر. هێشتا لە شەرقی ئەم وڵاتە بوون کە قۆڵێکی تریان لە قۆماندەی بوغادا ڕووی کرد بۆ دیاربەکر و دەستی کردبوو بە تاڵانی ناوچەی کاردۆ، کاردی بازبادە و حسێنیە و پێشخاپور. حاکمی جزیرە سلێمان کوڕی ناسر ئەلدەولەی مەروانی کە لێشی دایەوە زانی کە ئەم ئۆخوزانە لە پێش بەهارە لە وڵاتی جزیرە ناتوان تێپەڕن لەبەرەوە فکری لێکردەوە. بە فێڵێک مەنسووری قۆماندانی ئۆخۆزەکانی گرت و بە یارمەتی کوردەکانی باژناوی فێنێک هەڵی کوتایە سەریان تا دەوری نسێبین بردنی و زۆری لێکوشتن. بەڵام ئەم حرەکەتەش دیسان نەبوو بە مانعی زەرەریان و نیهایەت خۆیان گەیاندە دیاربەکر و هەموو لایەکیان وێران و تاڵان کرد. حاکمی مەروانی دیاربەکر ماڵێکی زۆری بە ئۆخوزەکاندا لە دیاربەکر دووری خستنەوە. لە دواییدا ڕویان کردە تەڕەفی مووسڵ و نەفسی شارەکەیان دوو جار زەوت کرد و قەتڵ و تاڵانێکی بێغایەتیان کرد. قەرەواشی ئەمیری مووسڵ بۆ مدافعی مووسڵ تەڵەبی معاونەتی لە ئومەرای عەرەب و کورد کرد. لە ساڵی 463 هیجریدا کە ئیمبراتۆری ڕۆم ئارمانوسی چوارەم لە دەشتی مەلازگرد مەغلوب و ئەسیر بوو، هەموو ئەرمەنیە و کوردستان بەرەبەرە کەوتە دەست حکوومەتی سەلجوقی ئالب ئەرسەلان. ئەو حکوومەتان و ئەمارەتانی کوردە کە هەبوو یەک لە دوای یەک لە ناوچوون و وڵاتەکانیان کەوتە دەست سەلجوقیەکان. لە 490 هیجریدا ئاخر حکومداری مەروانی کە لە ئەخلات دامابووە بە سەبەبی سوئی ئیداری خۆی و بوغزی ئەهالی ئەویش مەحووب بووە. وڵاتەکەی کەوتە دەست سوکمان قوتبی غوڵامی ئەتابیکی تەورێز. خلاصە لە ئیستیلای تورکدا وڵاتانی کورد کە لە سەر ڕێگەدا بوون زۆر زەرەریاندی. ئەو نیفاق و تەفرەقەی کە لە بینیانە بوو نەیهێش کە بە کۆمەڵی و برایەتی بەرامبەر ئەو لافاوە بە قۆتە بوەستن کە لەبەر ئەمە مقابلەی منفەریدەیان بێفائیدە بوو. بەسەر و ماڵ زۆر زەرەریاندی و
هیچ قەومێکی تر بەقەد کورد لەژێر دەست و پێدا نەچوو. زاتەن لە ئیبتیدای تاریخەوە تا ئیمڕۆ ئەگەر بە دیقەت تێ بفکرین ئەبینین کە پەشۆکی و ماڵوێرانی ئەم قەومە هەموو نەتیجەی نیفاق و تەفرەقیان بووە و تا ئەم حاڵیان دەوام کە دائیمەن لەژێر دەست و پێدا ئەچن. بەم جۆرە تورک یاخود ورتر ئێل و گەل و نەتەوەی جیاجیا کە بە ناوی تورک، غۆز، تورکمان، مەغۆڵ، ئازەری هەتا دوایی گەیشتنە کوردستان لە هەندێک شوێنیدا بە ژمارەی زۆر نیشتەجێ بوون. چەندین دەوڵەتیان دامەزران. شەپۆلە گەورەکانی تورک بە کوردستاندا تێپەڕی. هەندێک لە بنەماڵە گەورەکانی سەلجوقی، ئەتابیکی، جەلایری، قەرەقۆینلۆ، ئاقۆینلۆ ناوەندی دەسەڵاتی خۆیان لە ناوجەرگەی کوردستاندا دامەزران. هەروەها هێرشی مەغۆلەکانیش بە تایبەتی لەشکرکێشی گەورەی هۆلاکۆ بۆ سەر بەغداد و دوایتر دامەزرانی پایتەختی خۆی لە مەراغەی نزیک کوردستان و هێرشەکانی تەیموری لەنگ هەر بەناو کوردستاندا تێپەڕین. هەڵکەوتی نالەباری جوگرافی کوردستان لە جێگیربوون و تەنینەوەی تورکدا دەورێکی کاریگەری هەبوو. تەنانەت تێگەڵچوونی گەورەی تورکانی سەلجوقی لەگەڵ بیزانتینەکان کە کۆتایی هێنا بە دەسەڵاتی یۆنانەکان لە ئاسیای بچووکدا و بوو بە سەرەتای جێگیربوونی یەکجاری و پەلهاویشتنی تورک لە سەرانسەری ناوچەکەدا و دوایتر دامەزرانی دەوڵەتی عوسمانی ئەویش لە مەلازگرد 1070 زاین هەر لەسەر ئەرزی کوردستان ڕوویدا. کورد ئەگەر لە دوای فەتحی ئیسلامیەوە تا ئەو کاتە لە لای خوارویەوە لە ژێر گوشاری پەرەسەندنی عەرەبدا بوو، ئیتر لە لای ژووری و لە لای ڕۆژەڵاتی شەوە کەوتە ژێر گوشارێکی بێسترەوە کە ئەویش گوشاری جێگیربوونی لافاوی یەکلەسەریەکی گەلانی تازە هاتووی تورک ڕەگەز و دوایتر لێشاوی کاولکاری مەغۆڵ بوو.